پارتی و یەکێتی ڕێککەوتنەکەیان مۆر دەکەن. پێدەچێت مەسرور بارزانی بچێتە سلێمانی و هەفتەیەکی یەکلاکەرەوەش لە بەردەم پارتی و یەکێتیدا دەبێت. ئەم دوو هەفتەیە ڕابردوو پارتی و یەکێتی بە چڕوپڕی باسی پێکێنانی حکوومەتی هەرێمیان کرد. ئەماش دوایەوەی هەردوو حزب لەسەر بنەما سەرەکیەکانی پێکێنانی کابینێ حکوومەت ڕێککەوتن. بە پێی زانیاریەکانی تیوار، پارتی و یەکێتی لەسەر زۆربەی پۆستە سیادیەکان ڕێککەوتون. سەرۆکی حکوومەت و هەرێم بۆ پارتی و سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی سەرۆکی هەرێم و حکوومەت بۆ یەکێتی یەکلا بوونەتەوە. لەسەر دابەشکردنی وەزارەتەکانیش زۆربەیان ڕێککەوتنی لەسەر کراوە. بە جۆرێک تا ئێستا 7 وەزارەت بۆ یەکێتی و 13 وەزارەت بۆ پارتی یەکلا بوونەتەوە. بەڵام دەوترێت 4 وەزارەت هێشتا ناکۆکیان لەسرە کە یەکێکیان وەزارەتی ناوخۆیە. بڕیارە شاندی پارتی ڕۆژی یەکشەممە یان دووشەممە سەردانی سلێمانی بکەن و لە دەباشان لەگەڵ بەرپرسانی یەکێتی کۆ ببنەوە. بە پێی زانیاریەکان ئەگەری هەیە مەسرور بارزانی خۆشی لەگەڵ شاندەکە بێت. ئەگەر ئەمە ڕوو بدات ئەوە زۆربەی پرسوونە کۆکیەکان کە ماون بۆ پێکێنانی کابینەی نوێ چارەسەر دەبن. یەکێتیش کە ئەم چەند ڕۆژە سەرقاڵی دیداری حیزبەکەی بوو لە سلێمانی خۆی ئامادە کردووە بۆ دابەشکردنی پۆست و وەزارەتەکان بەسەر بەرپرس و کادرەکانی خۆیدا. یەکێتی دەیەوێت گۆڕانکاریە ناوخۆیەکانی حیزبەکەی و دابەشکردنی پۆستی وەزارەتەکان هەردووکی بکاتە یەک پاکێج تا کادر و بەرپرسە باڵاکانی ڕازی بکات. ئەوەی لە حیزب پۆستی پێنەدرێت لە پۆستی حکومیدا جێگای بکاتەوە. هەرچۆنێک بێت هەفتەیەکی یەکلاکەرەوە لە بەردەم پارتی و یەکێتیدایە بۆ ڕێککەوتنەکەیان و ئەگەر خاڵە ناکۆکەکان کۆتایی پێبهێنن ئەگەری هەیە تا هەفتەی داهاتوو ڕێککەوتنەکەیان مۆر بکەن.